بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. خۆشەویستانم سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی بەربانگ لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتی بەڕێز و خۆشەویستە. ڕۆژانە بەرنامەیەک و ئێوارە بەرنمەیەکتان پێشکەشەکەین. هەموو ئێوارانێک ئینشاءالله لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا بین. سفرەکانتان ئامادەکەن بەو خواردنانەی کە خۆی گەورە ڕزقیاون. ئێمەش سفرە معنەویەکانتان لە کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئامادەکەین و لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستا بین. هیوادارم ئینشاءالله مانگێکی پڕ لە بەرەکەت و لە ڕەحمەت و لە میهرەبانی و لە ڕزگاربوونی گردنەکانمان لە ئاگری دۆزەخ بەرینە سەر. ومێدوارم ئەم سەعاتێک ئێمە لە خزمەتی بەڕێز و خۆشەویستین سەعاتی مەغفیرەت و لێخۆشبوون و عەفوی خوایی بێت، بە چاوی عەتف و سۆز و میهرەبانی خۆی گەورە بۆ ئێمە بڕوانێت و بمان بەخشێ لەم مانگە مبارەکەی ساڵی 2022. سەرەتایی بەرنامەکانی ئەم شەومان یاخود ئەم ئێوارەمان ئەم بەربانگەمان لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا مەحموود کەرکووکیین. مامۆستاگیان یاخۆ بەخێرن. ڕاستەکەی مامۆستاگیان، خوا لێ ڕازی بێ یا ڕەبی. مانگی پیرۆزی ڕەمەزان بەخێر و خۆشی هات بێتەوە و ئینشاءالله خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئێمەش و ئێوەش قبوڵ بفەرمێت ئینشاءالله. مامۆستا مەحموود چیت بۆ حازر کردوین بۆ ئەم بەربانگە پێش خواردنەکەی جەنابەت ئامادەیە ئینشاءالله. خوا لێتان ڕازی بێ. یەقینەن من کە ئەچمە بەرنامە هیچ شتێک حازر ناکەم، هەرچی یەکەم بۆ هات ئیتر ئەیخەمە بەر دید و گوێی خەڵک و بینەرەوی سەرانمان. ئیتر هەرچیەک بێت ئینشاءالله لە خزمەتان بم. ئەڵبەتە بۆ خۆمان پێخۆشە دایمەن بە یەک ئایەتی قورئان دەست پێکەم و دواتر ئینشاءالله هەندێک شتان باش. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. مرحبا مرحبا يا شهر رمضان، مرحبا 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 يا شهر الصيام، مرحبا 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 يا شهر التهليل والتسبيح والتراويح والتهليل وتلاوة القرآن، مرحبا فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران،
وصفدت فيك الشياطين. يا حنان يا منان يا ذا الفضل والكرم والجود والإحسان، ثبت قلوبنا على الإيمان، نرجو عفوك والغفران، اجعلنا ووالدينا من عتقاء شهر رمضان. ربنا لا تجعلنا من عباد رمضان، ربنا وأدخلنا الجنة من باب الريان. يا ودود يا رحمن، إلهنا وسيدنا وخالقنا يا الله، قلت وقولك الحق، ادعوني أستجب لكم. وها نحن في شهر رمضان نرفع إليك كف الضراعة فلا تردها يا الله. اغفر لنا ذنوبنا ووفقنا في هذا الشهر للصيام والقيام يا الله. خۆی گەورە پادار شەبات ماوەسەکان ما شاء الله دوعای هەموو ڕەمەزانەکە کردیە. الحمد لله. مەفەقتان کە یاخوا ماوەسەکان حەزەکەی نێمە طبعا سەرتاکەی هەر قورئانە خوێن بەسەر قورئانە خوێنین جارێکتر پێمان خۆشە بچینە خزمەتی میوانێکی عەزیز و خۆشەویستمان کە ئەویش کاکە شێخ ئیبراهیمی نۆدەیە جەنابیشیان حەزەکەن پیرۆزبایەکی گەرمی مانگی پیرۆزی ڕەمەزان لە کەناڵەکەی خۆمانەوە پێشکەش بە موسڵمانان بکەن و هەندێک لە قورئانمان بۆ بخوێن و ئینشاءالله سەرەتا و فاتیحای ئەم بەرنامەمان هەمووی میسک و عنبەر و جوانی و مناجات و قورئان و ذیکر و یادی خۆی گەورە بێ ئینشاءالله خیتامەکەیشی هەر میسکە بێت. فەرموو. الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەخێر هاتنەوەی مانگی پڕفەڕ و بەرەکەتی مانگی ڕەمەزانی پیرۆزەکەی یاخوا بەخێر بێتەوە سەر چاوانمان سەردی دەمان. داواکارم لە خوای گەورە خێر و بەرەکاتی مانگی ڕەمەزانی پیرۆز هەموومان لێی بەهرەمەند بین، سەرجەم موسڵمانانی کوردستان و سەرجەم موسڵمانانی جیهان. مان کاتە شایستەی عیبادەتێک عیبادەتێکمان پێ شایستە بکە ئینشاءالله بینە ئەهلی عیبادەتێک کە شایستە بێ بە مانگی ڕەمەزانی پیرۆز و مبارەک. ئینشاءالله سەرەتای ئەم مانگە پیرۆزە و سەرەتای ئەم بەرنامەی بەربانگە بە خوێندنی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەست پێ ئەەکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها
أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. خۆشەویستانم هەر شەنێمە بەرنامەی بەربانگ ئەبایە نیەت پێش بەربانگەکەمان بایە بەڵام دیارە لەناو بەرنامەکەیان باسی نیەتتان بۆکەین کە چەند زەرورە بەڕاستی نیەتێکی زۆر گەورە بۆ ئەم مانگە مبارەکە بێنین چەند پێویستە کە یەکەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان هێشتا بەربانگمان نەکردوێتەوە چەند زەرورە تەوبەیەکی نەسوح بکەین نیەتی ئەوەی کە خوایە من بە جۆرێ ئەمساڵ ئەتپەرستم کە هیچ ساڵێکی تر بەو جۆرە نەبوو بم ئەم جۆرە نیەتە ئەم جۆرە هیممەتە زۆر گرنگە ئێمە بەم سەرەتایەوە ئاوا دەست پێ بکەین چونکە مانگێکە تەرتیباتێکی سەیری هەیە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە سەرەتایی ئەم مانگەکە فەرمێ سەرەتاکەی ڕەحمەتە و نەبێت لە دە ڕۆژی ئەخیر و ناوەڕاستە ڕەحمەتی تیانە بێ بەس ئەم تەرتیبە بۆ ئەوەی ئێمە خۆمان تەرتیب بکەین کە سەرەتایی ئەم دە ڕۆژە ڕەحمەت بارانێکی زۆر لە شەوی یەکەمە کە مانگی ڕەمەزان دەست پێکا ژمارەیەکی هێچکار زۆر خۆی گەورە عەفویانەکە لیان خۆشە بێت ئەبێ کێ بەرکەوت بێ لەم شەوە ئەبێ کێ ئەو
بەختە باشەی هەبێت کە ئەم شەو خۆی گەورە لێ خۆش بوو بێت چۆن ئیلهامی کردوێتە دڵی کە تۆ ئەو عەبدەی منی کە من لە تۆ خۆش بووم عەفوم کردی بەشی دووهەمی کە لەدەوە بۆ بیست دەست پێکا مەغفیرەت و لێخۆشبوونی خۆی گەورەیە بەشی سێهەمی عتقم منە النار کە گردنەکان لە ئاگری دۆزەخ ڕزگاریان نەبێت پاشاگەرێمە لەم سێویستگە زۆر گەورەی مانگی پیرۆزی ڕەمەزانە ئەگەر لە هیچ یابەر نەکەوین و جەژن بێتە پێشەوە و لە جژنانەی معنەوی نەکراوین چەند قورسە بەڕاستی زۆر قورسە لەبەرەوەکو مامۆستا مەحموو لە دوعا و مناجاتەکانیان فەرمووی وەکو سەرەتاکانی ئەو ئاەتانی کە باسی مانگی پیرۆزی ڕەمەزانەکە ئێمە زۆر پێویستە نیەتێکی زۆر قوڵی بۆ بێنین قورس ماهیەتی قورس بێت قوڵایی هەبێت ئەم نیەتانامان گەێنێ بەوەی کە لە ئەم ڕۆژوو ئەم مانگە مبارەکە تێبگەین سلمانی فارسی ڕەحمەتی خۆی لەبێت کە پێش 1400 ساڵ فەرمودەیەکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆی گەڕێتەوە کە فەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ئەخیری مانگی شعبانە لە 30 شعبانە فەرمودەیەکی بۆ فەرمووین و تاریکی بۆیین و فەرمووی ئەیوهە الناس خەڵکینە وا سێبەری مانگێکی زۆر گەورە هاتوۆتە سەرتان سێبەر چەند ضرورین بەم سێبەرە بۆ ڕۆژی قیامەت چەند پێویستمان پێێتی مانگێکە شەوێکی تایە ئەو شەوە خێری زیاتر لە 1000 مانگ چۆن بەدەستی بێنی چۆن ئەم بردنەوەیە چۆن بەدەست بێنی یعنی چی بکەین باش ئەوە بۆ بە تەکبیر لای ئێمە بۆ بە مشکلەمان کە چی بکەین تا ئەم شەوی قەدرە بەدەست بێنین یا هەر بەڕۆتینی سەیریەکەین مامۆستا مەحموود من زۆر جار ئەو پرسیارە لە خۆمەکەم بەڵام جاری وایە هەر تا ئیمانمان بە غەیب ئیمانمان بە عالەمی قیامەت ئیمانێکە زۆر لە ڕۆتین و نزیکتر تا لەوەی قەناعەتی قوڵی ئیمانی بێ چکە جاری وایە کە حەدیثێکی پێغەمبەر فەرمێ ئەگەر لەسەر پەردی سیرات لە فڵان شوێنە ئەگەر تۆ فڵان کردەوە بکەیت لە پەردی سیرات ئاگیری یا کەویتە خوارەوە یان سزایەکی زۆر قورسی هەیە عەزابێکی قورسی هەیە کوا دڵمان بەو شێوە دابچڵەکێ بترسین وەک ئەوەی کەیسە بڵین تۆزێکتر هەڕەشەیەکە لەسەرە کەسێتە سەرە نیمان لەکوێ ئەگەینە ئەم ئیمانە قوڵە یعنی چۆن بگەینە ئەمە بەڕاستی ئەمە بەم جۆرە مانگێکە بگەڕین بۆ ئەو شەوە خەممان بێ ئەو شەوە کەیە 27 شەوەکانی ترە هەموو شەوە بۆ نەکەین بە 27 ینی بۆ خەمیەوەمان نەبێ هەموو شەوێمە شەومان 27 ڕەمەزان بێتە بەڵکو خۆی گەورە ئەو شەومان بەنسیب بکە کە ئەفەرمێت مانگێکە خۆی گەورە ڕۆژوەکەی کردووە بە فەرز و شەوەکەیشی یا شەو نوێژەکەیشی کردووە بە سونەت و بە خێر مانگێکە هیچ کەسێک لی نزیک هەر کەسی لی نزیک بێتەوە بە کردارێ بە خێرێک ئالۆ مانگە لی نزیک بێتەوە کووای فەرزێکی جێبەجێ کردوێ ینی خێرەکانی ئەم مانگە سونەتەکانی ئەم مانگە هەمووی بێ بە فەرز ئەبێ بە فەرز ئەبێ بە 7 فەرز تۆ فەرزی جێبەجێکەی بێ بە 7 فەرز بۆ تۆ ئەوەی فەرزی جێبەجێ بکاتیایەوە کووای 7 فەرزی تیا جێبەجێ کردوێ لە غەیری ڕەمەزانە زۆرمان پێخۆشە کە بچینە کەعبەی پیرۆز و بچینە خزمەتی پیامبەر سەلەم لە مەدینەیە تاوەکو نوێژەکانمان بێ بە 100,000 و بێ بە لە مەدینەشا بێ بە 1000 نوێژ بێ بە 1000 ئیستیغفار بێ بە 1000 چاکە ئەی خۆ ئەمە لە ماڵەکانی خۆمان نین یعنی فەرزێک ئەوێ بە 7 فەرز ئەی خۆخوا زۆر دەوڵەمەنە غەنیە لەبەرەوە 7 کەشەکە بە 7,000 تۆ چەند بفەرموویت تۆ چەند بڵێیت کە وەختی ئێماڵین سبحان الله عدد خلقه ورضاء نفسه وزينة عرشه ومداد كلماته پێمان سەیرە خوا چۆن بە عددی مەخلوقاتی سبحان الله بۆ نووسێ چۆن بە زینەتە عەرشیه بە وەزن و قورسایی عەرش کە عەرشتر مەگە خوا خۆی بزانێت لە پانتایەکەی لە ئەرز و ئاسمانەکان فراوانترە بۆ منووسێ ومداد كلماته مامۆستا مەحموود تۆ شەرحی ئەو ئاەتانەی کە لە قورآنی پیرۆزە بە قورسایی ئەو ئاەتانە کە خوای گەورە ئەفەرمێ ألف لام ميم ليس ألف لام ميم حرف بل ألف حرف ولام حرف وميم حرف ببارتقاي هر وشيك هر بيتك لمانا قرصايك وباداشتك وأجرك بوأنسري وكو بيغمر صلى الله عليه وسلم فرمي هذا مداد كلمات يعني وشكاني خوا كلماتكاني خوا خو كتاينات خو يعني وزينة عرشي ومداد كلماتي تو علي سبحان الله خوا زور آساي أمنت بونسي أوي كداوات كله باش ئێمە یەک سبحان اللهمان بۆ بنووسێ وەکو یەکێ دۆستانی خوا فەرمێ بەس بزانم خی گەورە یەک ئیستیغفار یەک ئەستەغفر الله لێ وەرگرتوم لە خۆشییانە لەم جلو بەرگی خۆم دەرەچم یعنی ئەڕۆمە دەر دێ باشە یەک جار ئێمە لەم مانگەیە هەر ئێستێک ئێمە باسمان کردو مامۆستا مەحموود ئاماژەیەکی جوانی پێکرد
باش ئەگەر بڵین سبحان الله وبحمده عدد خلقه بڵێ أستغفر الله بڵێ اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد عدد خلقه ورضاء نفسه وزينة عرشه كلمتان كلمتان ثقيلتان على الميزان بلى خفيفتان على اللسان حبيبتان إلى الرحمن سبحان الله وبحمده سبحان الله العظيم تنها أم ذكره بلى كواتب فرزكان باز زور جوان جێبەجێ بکەین وا فەرزەکان جێبەجێ بکەین کە بەڕاستی خۆی تۆ یعنی خەڵاتێکە خەڵاتی منە کردووە هێناوتە پێغەمبەر قسەمە فەرمێت ئەم مانگە مانگی سەبرە مانگی سەبرە لە دڵناخۆشیەکە لە بێتاقەتیەکە لە کێشەکانی خێزانیە ئەم مانگە تووڕەمە بە لە مێردەکەت تووڕەمە بە لە خێزانەکەت شەڕ مەفرۆشە بە فڵان دوکانداری دراوسێت یعنی تۆزی خۆت بگرە چوە ئەم مانگە ئەگەر تۆ سەبرێ گرت خوا پێتەیە سەبر پێدا آخر سەبر بەخشینە مامۆسای فەرموو خۆی گەورە پاداشتی باتەوە خۆی گەورە بیهێڵێ بۆمان 12 ساڵە لە جێگایە مامۆسا 12 ساڵە جەڵدە لێ یاوە گەنجیشە قسەیەکی زۆر جوانی کرد زۆر کاریگەرە لای من وتم مامۆسا بەم نەخۆشیە بەم جەڵدەیە کە بەم گەنجێلی یاویسە لە جێگا کەوتووی بێتاقەت نەبووی ناڕەحەت نەبووی تۆزەوە ساو دوایی وتی هەفتەی یەکەم خەریب و شێتە بوو پیاوێ لە هەڕەتی گەنجێتی و لە ئۆپەڕی تواناکانیان جەڵدەیە لێ باوبی خاتە سەر جێگە و یە جەڵدەی مێشکیش خۆت ینی بەدەگمەن ینی زۆر ناڕەحەت هەڵەسێتەوە سەر پێم یا قورسە زەمەنێکی هەبێت وتی هەفتەی یەکەم زۆر بێتاقەت بووم زۆر سەغڵەت بووم دوای هەفتەی یەکەم خۆی گەورە خەڵاتەکەی بۆ ناردم پێی وتم وتی فڵان ئەم هەفتەیە بۆیە بۆم نەناردی هەتاوەکو بزانی کە ئەم خەڵاتە بە هەموو کەسێ نایم خەڵاتی سەبری پێبەخشی کە خەڵاتی سەبری یامێ واللهی لەو ڕۆژەوە تووشی ئەم نەخۆشیە بووم هەتا ئێستا 12 ساڵە وا نازانم کەس لە من بەختەوەرترە لەم سەر ئەرزەیە خۆم بە بەختەوەرترین ئینسانی ئەم سەر ئەرزا بینم لەبەرەوە پێغەمبەر فەرمێ مانگی سەبرە دەیخوا سەبرمان باتێ لەسەر نەبوونی خۆشیەکانی دنیا لەسەر ناڕەحەتیەکان کە لە وڵاتەیە تووشمانە بێت لەسەر ئەمە هەموو نەهامەتی کە لە وڵاتەیە تووشی ئەما بێت مانگی ئارامگرتنە پاداشتەکەی بەهەشتە ئارامگرتن مانگی دڵنەوایی هەژاران و فەقەت حەدیسی ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم مانگی کە ڕزقی موسڵمان تیا زیاد دەکات خۆی گەورە ڕزقی ئیمان ڕزقی تەقوا ڕزقی ڕزق هەموو شتێکمان لەم مانگایە پێ بەخشێ ئینشاءالله و پێمان خۆشە ئینشاءالله ئێستا لە خزمەت مامۆسایەکی خۆشەویستە بین بەسەرهاتێکی زۆر جوان بەسەرهاتەکانی ناو کوردەواری خۆمان زۆر کاریگەرە ئازانم زۆر گەورەیە من پرۆژەیەکم هەبوو حەزمە کرد بەڕاستی خەریکی بوومایە بەڵام هەر لە خەیاڵما ئینشاءالله هەر موسڵمانە خەریکی ئەمە بێ چەند کتێب چەند شتی لەسەر نووسراوە کە بەسەرهاتی چاکانی کورد موسڵمانانی کوردی خۆمان چیان بینیوە چیان هەست پێ کردووە خەڵکی پێشینمان ئێمە بەسەرهاتی چاکانی عەرەبمان لایە هی تورکمان لایە هی فارسمان لایە هی کوردی خۆمان کەم ئیحتیمامی پێدەین بینوسینەوە کەم ئەیکەین بە وتار لە خوتبەکانمانە کەم ئاوە لە بەرنامەکان ئاماژەی پێکەین با لە خزمەت مامۆستا قادر دەرەشیشیە بەسەرهاتێکی زۆر گەورە لەسەر هیدایەت لە ئەوە ڕۆژی ڕەمەزانە بۆ ئەو خوشکە عزیز و خۆشەویستانی کە هەنێ باڵاپۆشی بکەن وەکو جلوبەرگ وەکو ڕۆح و ناوکی جەستە و ڕۆحیان لەم مانگەیە بەردەوام بن وەکو و گەنجانی کە یانێتەوە بکەن باوکۆم گەنجە بن کە مامۆستا قادر دەرەشیشی بۆمان باسەکە فەرموون ساڵی هەشتاویەک یەکی هەشتاویەک سەرەتای زستان بوو دنیا زۆر سارد بوو حەزەکەم ئەوە شتێکی ترم کەوت بەری وەکو دوو داسان ڕەبتیان بە یەکەوە هەیە ئێتر قەرارە بەیانی بڕۆین بۆ تەجنید و بڕۆین بۆ سەربازی بەیانی چوون بۆ مزگەوت لە نوێژمان تەواو کرد لە مزگەوتەکەی مامۆستا سێ نەجمەدین لە مجەمەعی هەڵەبجە مجەمەعی عەنەق خامەکە دەستی کرد بۆڵە وتی ئەمانە کەی فەقیەن تای ساڵ نەساون بۆ نوێش وەڵا چوتون تەقەیا لە دەرگاکەیان کەس هەڵی نەگرت کەس دەرگای نەکردەوە تونتر دەرگای نەکردەوە شەقیدا لە دەرگا کەس دەرگای نەکردەوە ئێتر گومانی پیا بوو دەرگایان شکاند سەریان کرد غاز بردوونی دانەیەکیان وەفاتی کردووە سێ فەقێ بوون دانەیەکیان هەناسەی ئەیە بەڵە فەقێ بوون
خەڵ و زیان گەشت کرد بوویەوە هەناسەیە کە هەناسی ئەدایەوە زەرداوێک دەمی پڕ ئەبوو قوڵی ئەدا ئیتر بۆنی ئەمەنە قرس بوو زەحمەت بوو لێ نزیک بیتەوە بۆنی ئەو زەرداوە کە هەناسی هەڵەمژێ هەموو ئەچۆ ناو سیەکانی وسکی ئەوەکەی تریشیان نووزەیەکی لێوە هادیان و هەڵسەی و تااقەتم نییە بە هەر حاڵ ئەو دیمەنە ناڕەحەتەن بینی نەتیجەکەیان ئەوەشیان کە زەرداوەکەی هەناسی ئەدا ئەوش وەفاتی کرد ئەوە کەتیان زووتر وەفاتی کرد بوو ئەوەکەی تریان خوانەجاتیە چوونە کەرکووک بردینانە کەرکووک هەوا زۆر سارد بوو گوایە من ئازایەتیم کرد ماڵی خۆشکەزایەکم لە کەرکووکە وتم ئەچم لە ماڵی ئەوان قەمسەڵەیەکی ئەستوریەنم چونکە بردینێنە قاعەیەکەوە قاعەیەکی زۆر درێژ زۆر سارد بە قەراخەکەیشە ئەو ئەهاتە خوارەوە من لێرە باوانم ئاوانە تا چون قەمسەڵەیەکم هێنا سەربازەکان هەموو بەتانیان وەرگرت بوو کلێمێکیشان وەرگرت بوو بیخەنە ژێریان ئیتر مادەم هەمویان وەریان گرت بوو یەک بەتانیش بەشی نەکرد بۆ سەرما دواندان یەکتریان ئەناسی بوون بە یەک هەردوو گلێمەکە بخەنە ژێریان و هەردوو بەتانێکش بەنە خۆیان ناو خۆشیان بۆ خۆیانێکی هیتەرێکن خۆیان گەرمەکەنەوە من چونکە هیچم نەبوو کەس ڕەفاقەتی نەکردم ئیتر بەڵام قەمسەڵەیەکم هێنا بوو خۆچی بکەم خۆشە و تابیانی تاوا نابێت وەڵا قەمسەڵەکەم ڕاخست و نوێژی عیشام کرد جا دەستم کرد بە خوێندنی نوێژی وەتر خۆ قەت ئەوەنە ساراح نەبوو 11 ڕەکعات بخوێنم بەڵام شەوم بۆ تەواو نابوو وەڵا دوان دانیشت بوون لەبەر خۆیان و قسەیان کرد هەولێری بوون کە من دەستم کرد بە نوێژەکان و نەیشمەویست نوێژەکان زوو تەواو بکەم ئیتر زاهرەن هەستم کرد بە ئیعجابیان بوو هیچیامشی بەویترن ئەوە بۆ نوێژەکانمان دەست پێ نەکەینەوە کە من نوێژەکانم تەواو کرد بانیان کردمە لای خۆیانەوە کەوتینە قسەکردن یەکیان ناوی محەممەد بوو یەکیان ناوی عەبد باسط بوو محەممەد پیاوێکی زۆر ناوازە بوو لە جوانیە باڵایەکی بەرزی قنج چاوێکی تقریبان سەوزی جوان کە دەمی ئەقوچەی واتە زانی پێ ئەکەنێت کە دەنگی ئەها دەنگێکی زۆر عەجیب خۆشی هەبوو هەر لەحنی قسەکردنی لەناو قسەکردنا دەرکەو ئەم کوڕە گۆرانی بێژە مۆسیقارە نوێژی دیارە لە زۆر تەرەکداوە ئەمجا دڵداریش بوو متعلق بوو بە ئافرەتێکەوە زۆر عەجایب کە کەوتینە قسەکردن من وەختی خۆی کتێبێکم ئەوەنە خوێندبووە لەبەرم کردو بە ناوی پێشهاتی مەرگ هەمووی بە شێعر هاتبوو و لە خوارەوە معنای شعرەکان معنای حەدیثێک بۆ یان ئاەتێک بۆ لە ژێر و ئاەت و حەدیثەکە نووسرا بوو ئیتر دەستم کرد بە باسکردنی قیامەت بۆیان بە مسەلسەل وەڵا زۆر تەعەلیقیان پێم و پەیا کرد ئەگەر زۆر مختصری بکەمەوە کوڕا ئەمە بڕیاریدا ئیتر گۆرانی نەڵێ و ئیترواز لە مۆسیقا بێنێت سەربازی تقریبان 3-4 مانگمان پێکەوە تەواو کرد 45 ڕۆژی لە کەرکووک و 3 مانگی لە مووسڵ توانی قەنەعەت بێنێ واز لەو قەزێ و لەو کچەش بێنێت من چوون بۆ ئێران من ڕام کرد لە دوای ئەو مەرکەز تەدریبەم تاوکە ڕام کرد بۆ ئێران و ئیتر ئاگام لە ئەو نەما وتمەز ئەویش بە دوای منە ئاگری تێبەر بووە فرسەتی گرتۆ لە دوای وازانم ساڵێک دقیق ساڵێک بەرەو ئێران کەوتە ڕێ ئیتر لە تارانەوە ورد هەواڵی منی پرسیوە لە کوێبی دۆزمەوە منش لە دەوری پاوە بوو لە لادەیەکە لە پاوە کە خەبەری مزانی لە کەرەجە چوون بۆ کەرەج سێرم کرد ماشەڵا غەرق بووە لە بەرکردنی قورئان و لای مامۆسایەک خەریکە فەیزیلال ئەخوێنێ و علومی ئیسلامی ئەخوێنێت
لە دوای بینێک ئەو هات بۆ لای من کە هات بۆ لای من ظاهیران قورئانی زۆری لەبەر هەمووی لەبەر کردبوو ئیتر مسەجلێکی بچکۆلەی پێبوو لەگەڵ پاکەتێک هین کاسێت ئەو کاتە هەر ئەوە هەبوو بەردەوام یا گوێی ئەگرت یا دوو کەلیمە قسەیە کرد سێرم کرد باسی دەرەجاتی ئەولیام بۆ ئەکات ئەڵڵا ئیتر خۆم لا زۆر بچووک بوویەوە زۆر بچووک بوویەوە مەراحلی ئەولیا چۆن مەرحەلەیەکەمی چۆنە دووهەمی چۆنە سێمی چۆنم دیار بوو بینی بووی هەمویان و گەیشت بوو دڵم پێی خۆش بوو بەڵام خەریک بوو حەسوودی خەریک بوو جۆرێک ئیرەیی کە خۆ ئەو من دەستم گرت و ڕام کێشا بۆ پێش من کەوت و دەستیشی نەگرتم بمبات بۆ منی بەجێ هێشت لە دوای ئەوە چوو بۆ پاکستان بۆ خوێندنی حەوت قیراعەتی قورئان لەوێ عەبدوڵڵا عەزامە بینێت ئەڵێ چی ئەەکەی لێرە ئەڵێ خەریکی خوێندنی حەوت قیراعەتی قورئانم ئەڵێ میلەت پێویستی بە حەوت قیراعەتی قورئان نییە تەنها حەفز کافیە بڕۆ براکان لە ئەفغانستانە ڕووسەکان هەتکی حورمەتیان کرد وەڵا خۆ ئەگەنێت ئەفغانستان کە خۆ ئەگەنێت ئەفغانستان ئەحمەد شاه مەسعود ئەیناسێت ئەڵێ من قوتابی تۆ ئەمجا لە کۆچکردن و لە دانیشتن لە هەر کوێ هەین ئەبێت تۆ لەگەڵ منابیت ئیتر لەوێ هەم دەرسی قورئان دەئانێت و هەم خەریکی جیهادە بتۆلەی زۆر ئەنوێنێ لە جیهادەکانە لە شەڕەکانە لە یەکێک لە شەڕەکانە کە چواردەی ڕەمەزانە داوا ئەکەن لە هەموویان ڕۆژوو بشکێنن معسکەرێکی گەورەی ڕووسی هەیە ئەبێ هجوومێکی کوتوپڕکەینە سەریان هەمویان ڕۆژوو ئەشکێنن محەممەد ناشکێنێ محەممەد عوسمان کە نازناوی لەوێ ئەبوو عاسم بوو کوڕێکی تریش بە ناوی شاه قەلەندەر ئەویش هەر ڕۆژۆکەی ناشکێنێت کاتی کە ناویان ئەنووسن ڕیزیان کردو ناویان بنووسن بزانین کێ حزوری هەیە لێ دوایە کێ ناگەڕێت و کێ شەهید دەبێ بۆ مەبەستە ناوی یەکەیەکان ئەنووسن کێ لەم شەڕا بەشداری ئەکات ئەو کەسێک کە بەسەریانە ئەگەڕێت ئەگاتە لای محەممەد ئەنووسێ ئەشەهید ئەبوو عاسم و ئەڕاتە لای شاه قەلەندەر ئەینەن شت ئەنووسێت یەکێ پێڵێت چییە غەیب لێ ئەدەی ئەڵێ غەیب لێ نادەم بەڵام من نازانم ئێوە نوری شەهادە واللهی نوری شەهادە لە ناوچاویان ئەبینم وەفعلەن ڕسمەکەیشم هەبوو لە ناو مەجالەیەکە لە زۆر سیرم نەکردبوو نادوێتە لەگەڵ ڕسمی خۆیان کە لە کاتێکا خەریکن ئەینێژن من کەسی کوژراوم بینیوە کە خوێنەکەی هەموو ئەڕوا جستەی سپی ئەبێتەوە بەڵام ئەو سوورایی لێوی سوورایی کوڕمی هەروکو خۆی ماوە لە کاتێکە ئەیخەنە ناو قبرەکەوە منیش ئەو دای لە شەقەی باڵ و فڕی و منیش وەکو بەتیق هەر باڵە تەپەمەوە هەر لە شوێنی خۆمان ئەمە چیرۆکی محەممەد عوسمان محەممەدی هەولێری ئیتر ڕەفیقەکەی تری خەبەرم لێ نەما بەڵام دووبارە ئەوەم لەبیر نەچێت دوو محەممەد بوون
محەممەدی هەولێری محەممەدی خەڵکی سلەیمانی هەردووکیان لکان پێمە بەڵام محەممەدی هەولێری عەفو محەممەدی سلەیمانی لە بەزمەکانی خۆی دوور نەئەکەوتەوە کاتی ئاهات وەلای من گەرمە بوو کە دوور ئەکەوتەوە ئەچوە سەر حاڵەکەی خۆی دوایە بوو بە ئیستوخبارات کە بوو ئیستوخبارات زەرەری زۆریدا دوایە ژنبراکانی لەگەڵ ژنبراکانی بووە شەڕیان ژنبراکانی کوشتیان بە چەقۆ محەممەدی هەولێری کوژرا ئەویش کوژرا بەڵام دوو چارە نووس و دوو نەتیجەی زۆر زۆر جیاواز. وەختێک چاوپێکەوتنم لەگەڵ ماوەسەقار دەرەشیشیا کردم بەسەر هەدێ بۆ گەڕامەوە هەمان کاریگەری ئێستای هەبوو کە گوێم لێگرتەوە جارێکتر ڕاستیم نمونانە زۆر زۆر زیندون زۆر کاریگەرن کوردەواری خۆمان بە هەزاران نمونەی زۆر جوان لە کەرەم و لە خێرخوازی و لە چاکەکاری و لە پێشین و لە ئێستا و لە ئەخلاقی جوان لە حەڵاڵخۆری لە پاکی ژیان لە دەست و دەمپاکی کوردەواری پڕپڕێتی لەم بەسەر هاتوو چیرۆکانە هەر لەم یەکەم ئەڵقەوە بانگەواز دەکەم کە خۆزگە کۆمەڵی گەنجی موسڵمانی خۆمان کۆمەڵی خەڵکی باشی خۆمان ئەم چیرۆکانیان کۆ کردەوە بۆ ئەوەی بکرێتە کورتە فلیم بۆی بکرێتە فلیم بۆ ئەوەی بنووسرێتەوە لە خۆتبەی جمعەیە باز بکرێت بۆ ئەوەی کە بەڕاستی لە شوێنی زۆر جیاوازە لە ناو مەجلیسەکانە باز بکرێت تا هیممەت لەم میلەتەمانە دروست بێتەوە تا ئەوەی کە خەڵک ئومێد پێیا بکاتەوە کە ڕاستی خەڵکی باش ئەتوانێت گۆڕانکاری لە وڵاتیا بکە ئەتوانێت خۆی بگۆڕێت توانێت خەڵک بگۆڕێت ئەتوانین هێشتا ئومەتەکەمان زۆر زۆری ماوە هەرەوەنەی هیممەت بکە وەکو کاکە محەممەدە بەڕاستی هیممەتی گەورە لە ئینسانی موسڵمانەوە شێتەوە خۆی گەورەش تەوفیقی خۆی نێرێ مامۆستا محمودەوە چاوەڕی جنابتین زیاتر حەزێتە بین و لە خزمەت ئەسڵان خزمەتم ربنا ما خلقت هذا باطلا ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد وهات وديسان رمازان مانجي خير ومانجي إحسان وعرفان مانجي خير مانجي نور
مانجي پر تقوى وإيمان هل هلالك نور العين يا رمضان شهر الطاعة شهر التوبة والغفران صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان صلاة الليل وحب الخير فيك نصوم يا رمضان يا أخوة بخير بي مانجي رمضان يا أخوة بخير بي أي مانجي قرآن يا أخوة بخير بي أي مانجي إحسان يا أخوة بخير بي أي مانجي غفران مانجي رمضان أي مانجي قرآن هليكي قوراب وتوبكاران مانجي رمضان توي مانجي قرآن هم مانجي قادرو ججني رمضان يا أخوة بخير بي مانجي رمضان مانجي قرآن مانجي تراويح مانجي ذكري شوان وفيك بارك إن شاء الله يا رب أجمعين إن شاء الله مامۆستا محمول فرمودەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم الصلاة والسلام ئاماژەبەوە کاکە ئەگەر کەسێک لە ماڵی تۆیە ڕۆژوو بشکێنێت ڕۆژوانێک ڕۆژوو بشکێنێت ئەوە ئەبێتە هۆی پاکبوونەوەی تۆ لە گونا باش ئەگەر چۆن ئەگەر سەلەی خواردن و گەر و ڕۆژانێک ئێستا ئەنجامەدرێت و شتان ئەبێتە هۆی ڕزگاربوونی ئەو کەسە ئەو ماڵە لە ئاگری دۆزەخ چه فرسەتێکی زۆر گەورەیە ینی ئێمە لەم مانگە مبارەکەیە دەستی خێرمان دەستی چاکەمان دەستی بەخشینمان دەستی یارمەتیدانی ئەوەی کە کەسێکە ناتوانێت بەڕاستی داوا لە خەڵک بکات تۆ بیدۆزیتەوە چاول لێ بێت ڕەحمی پێ بکەی بەڕاستی ئەم مانگەک و حیسەکەی پێم فەرمێ کە مانگێکە سەرەتاکەی ڕەحمەتە ناوەڕاستەکەی مەغفیرەت و لێخۆشبوونە کۆتاییەکەیشی ئازادبوونە لە ئاگری دۆزەخ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکی تریا فەرمێت بەهەشت ساڵ بۆ ساڵ خۆی ڕازێنێتەوە خۆی ئاماداکات هەتا مانگی ڕەمەزانێتە پێشەوە فەرمودەیەکی تری پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە مانگی ڕەمەزانێتە پێشەوە بەهەشت داواکات یا ڕەبی خوایە بەشم هەبێت لە مانگی مبارەکی ڕەمەزانە کە دانیشتوانی مانگی ڕەمەزان بەشی منی تیا بێ کە بێنە ناو بەهەشتەکەی من چەند ئەم فەرمودانە گەورەیە ئەوەی مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ کۆشکێکی ئەوەنە گەورەی بۆ دروستەکرێت بە پێی فەرمودەی پێغەمبەر کە فەرمێت لە هاڵتون و زیو و یاقوت دروستەکرێت لەم مانگەیە ئەگەر ئەم کۆشکە کە دروستەکرێت لە بەهەشتا بووی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەموو دنیا کۆکیتەوە لەو کۆشکەیە جێبێتەوە یا ڕەب العالەمین یعنی ئەبێ ئەم بەهەشتەی خوا چەند فراوان بێ چەند گەورە بێ ئازانم چەند ئێمە بێت لەم جیهانە فیزیکی و مادی خۆمان دەرچین اینجا لە معنای ئەم حەدیسانە تێگەین اینجا لە معنای ئەوانە تێگەین اینجا لە ناوڕۆکی ئەوانە تێگەین کە لە نزیکبوونەوە لە مردن شتیان بینیوە وەختی ئەڵێ وەکو ملیارەها چاو ببینی ئاوا قووەتی چاو بۆ دروستە بێت وەکو ملیۆنەها گوێ ببیستی وەکو ملیۆنەها ڕۆح ینی ئیش بکات ئاوا هەستەکانە بە قووەتە بێت تێگەشتنە بەهێزە بێت لەبەرەوە کە وەختێ لەم دنیای مادیە پچڕیت وەچیتە جیهانی ئەبەدیە چیتە جیهانی هەتاهەتایی ئەو وەختە ئەگەر کۆشکەکانی ئەوێ لە هەموو ئەرز و ئاسمانەکان گەورەتر بێت کۆشکی یەکتەنها یەک هەر تۆ یەک کۆشک لە کۆشکەکانی لای خۆی گەورە زۆر ئاسایی غەنیە دەوڵەمەندە زۆر دەوڵەمەندە
و دەستکەوتەکانی ڕەمەزان زۆر بە کورتی باس بکەین کە مەغفرەت و لێخۆشبوونێکی گشتی بۆ هەموو مسلمانان و ئیمانداران هەیە لەم مانگەیە گردنەکان ئازاد دەبێت لە ئاگر مسابقەیە لە یەکەم ڕۆژەوە ئازانم لەم یەکەمی ئێوارەوە کە ئێستا بەربانگ یەکەمی ئێوارەمان نەکردوێ ئەمە لە بەربانگای بۆ بەربانگ بۆ ئەوەی کە بەڕاستی لەم ئەم گردنەمان خۆی گەورە ئازادی بکە یا رب العالمین لە ئازادبوانی تۆ بین ئیلاهە العالمین ئازادمان کەی لە ئاگری دۆزەخ یا ربی خۆی ڕزگارمان کەی لە ئاگری دۆزەخ ئاگری دۆزەخ هەر نەبینین بە هیچ جۆرە ئیلاهە العالمین و فەرمێت ئەم مانگە دوعاتیایە قبوڵە خۆ ئەم بەربانگی ئێوارە دوعا بۆ من و مامۆستا محموود ئەستاف ئازیز و خۆشەویستی کەناڵی پەیام بکەن زۆرمان زۆر بەخوا من زۆرەکەیان ئامادە کرد یعنی ئەوەنە بەجددی خەریکیم ئیشەن ئەوەنە بە ماندون ناسانە خەریکیم کارن ئەو برا خۆشەویستانی کە لەم کەناڵەیە ئیشەکەن لەبەرەوە دوعای خێران زۆر زۆر بۆ بکەن لە بەربانگیم ئێوارەیە زۆر زۆر دوعایان بۆ بکەن بە تایبەتی ئینشاءالله و دوعا بۆ ئێمەش بکەن هەمومان دوعاتیایە قبوڵە لە بەربانگا دوعا زۆر زۆر قبوڵە بۆ دایک و باوکمان بۆ مناڵەکانمان بۆ خۆتان بۆ ماڵ و مناڵی خۆتان ئێمەش دوعا بۆ ئێوەکەین ئینشاءالله چکە بەخوا تۆ لێوە دوعا بۆ ئێمە بکەی منیش دڵم نەرمە بێ بەخوا دوعات بۆ بکەم سبحان الله ئەمە هەمووی وایە ینی تاقیب بکەنەوە دوعا بۆ هەر کەسێ بکەی ئەویش بۆ تۆ یەکات لەبەرەوە گەنجینەکانی چاکە کۆکەنەوە لەم مانگە مبارەکەیە چونکە فەرزێ بە هەفتا فەرزە ئێوارە کە نوێژی عیشاکەی نوێژی مەغریبەکەی هەفتا فەرز بۆ نووسرێ ئاخر لەکوێ ئەمە دەسەکەوێ گەر لە فەزلی خواوە نەبێت شەوێکی تایە 84 دانە ساڵ عیبادەتی بۆ ئەنووسرێت یعنی ئەم عیبادەتە و خی گەورە بە بەندەکانی خۆی زۆر دڵخۆشە زۆر پێی خۆشە بەندەکانی ئەی مەلایکەکانم سەیری و بەندانم کەن چیەکەن تو خوا چەند خۆشە ئینسان ببێ بە جێی سەر سوڕمانی مەلای یعلا مەلایکە بڵێ ئەم گوناهە گەورەی هاتە بەردەست و نەی کرد لەبەر تۆ یا رب العالمین ببێتە جێی سەر چەند مهمە 3-4 سەر سوڕمان بۆ عالەمی غەیب بەجێ بێڵی وەکو ئەو سێ سەحابەی کە دەرگای ئەشکەوتەکەیان لێگیرا تا بۆ ڕۆژی قیامەت بڵێ ئەمەیان هەڵەگرم بۆ ناو گۆڕەکەم لە کاتێکا کە مەلەکەی نیەتە سەرم و کەس نەمناڵ نەماڵ هێموو شتێ گەڕێتەوە ئالەو کاتەیە خوای ئەمەیان بۆ شوێنە چەند مهمە چاکەیەکی زۆر نهێنیت کردووە زۆر گەورەیە لای خوا زۆر گرنگە هەڵیگری بۆ سەر پردی سڵات چەند مهمە ئەم نیەتانە بێنین بۆ ئەو چاکانەمان ماوەسە محموود بەتاکید ماوەسا خوای گەورە لە فەرمودەیەکی قودسیە فرميتي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا على صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك من ملكي أي كما بكردي حتما زنابشت بأدبنا بالحزورتان أويك إنس وجنة أويك بنورة لسر أم زوية برواتا برسترين شويني أم دنيا همي دس برز بكاتو لبرزایەکەوە هەموو داوا بکەن ئەوەی کە لەسەر زەویە خی گەورە هەرچیان بوێ پێیان ببەخشێ هیچ شتێک لە مڵکی خی گەورە و ڕەحم و بەزەوی خی گەورەکەم ناکە وەکەوەی دەرزیەک بکەی بە دەریایەکە و دەری بێنی کونی ئەو دەرزیە چەند ئەو لەگەڵ خۆی هەڵەگرێ ڕەحمی مڵکی خوۆش ئەوە نەکەمەکە بۆیە هەمیشە داوای زۆر بکەن لە خی پەروەردگار هەمیشە داوای ئەوە بکەن بڵێن خوای جان لە خۆمان لە دایکمان لە باوکمان لە دراوسەکانمان لە خوشک و براکانمان لە زاوا و بووک و خەسوو و خەزور و تەواوی ئەوەی ئەیناسی ڕۆژێک بەرچاوت کەوتووە ڕۆژێک تەکلیفی دوعای خێری لێ کردووی بڵێ خوایە لەوانە خۆشبی کە ئەیان ناسم و کە نایان ناسم خوایە لەوانە خۆشبی کە ڕۆژێ سەردانی دوکانەکەیانم کردەوە خوایە لەوانە خۆشبی کە ڕۆژێ پێیان ئاشنا بووم لە زانکۆ لەگەڵم بوون لە قوتابیا پێکەوە بووین والحاصل داوای زۆر بکەن دائیمەن ئەگەر ڕزقت کورتە پارەت نییە هەمیشە قەرزاری داوای زۆر بکە لە خوای گەورە مەڵێ خوای جان 10,000 بەرێ خوای بیست بڵێ خوای جان سوزانم 100 دلارم بەرێ دائیمەن داوای زۆر بکە لە خوای پەروەردگار هەمیشە دەستت واڵا بێ دائیمە دوعای ئەوە بکە خوای گەورە لەشە ساکە ئیستیقامەت پێ ببەخشێ دەروی خێرت لێ بکاتەوە ساغ و سەلامەتت کا لە نەخۆشی و دەرد و بەڵای ئەم دنیا ناڕەحەتە بتپارێزێ و بە ئیمانەوە بتباتەوە بەربارەگای خۆی ئینشاءالله مامۆستا محموود من کۆمەڵە قوتابیم بینی لە داخلیەک هەرێکیان خەڵکی وڵاتە شوێنێک بوون شتێکی زۆر جوانم لێبینی سەردانێکمان کردن کە چووینە لایەن ئەم قوتابیانە طبعاً هەرێکیان لە کولیەکەیان خوێن و هەر کەسەشیان خەڵکی وڵاتی یا شوێن یا شارێک بوون بەڵامی تر مەحەبەتی ئیمان کۆی کردبوونەوە لەسەر سفرەی ئیمان کۆبوون و دانیشتبوون دوایی ویسمان هەڵسین چەند کەسێک بوون سەردانمان کردن وتیان وڵا حەزەکەین ناوەکانتانە نووسین بەنای ئێمە بۆ سیرەکەین لیستێکیان نووسیوە بە دیوارەکەی هەڵیان نواسی بوو وتیان ئەمە شەو ئەخیر شت دوای سایکردن و دوای هەموو شتێکمان جەلسەیەک دانین هەمومان بێکەوە دانیشین دوعاکەین ناویتیان نووسین ناوی 50 کەس 60 کەس ئەو شەوە لە دوعاکانی ئەو گەنجە خوێن گەرمە ئیماندارانە بوو
ناویەمەیانتیان و سیمۆی دەکەم انشاءالله ناویەمەیتیاوە چەند خۆشە ئاوا بەو ڕۆحێتەوە ئەمەنە زیندووبی لە دوعاە ئەمەنە زیندووبی لە مناجات لە خزمەت خوایە یعنی ڕاستەوە خۆ لە خزمەت خۆیان لە خزمەت تۆیان یا رب العالمین ئەو ناوی کۆمەڵی خەڵکم بۆ هێناوی ئیلاهە العالمین کە ئەمانە عەفو کە ئەمانە لیان خۆش بە زۆر دڵم بە دوعای و گەنجانە خۆش بوازدان چیرۆکێک هەیە لە ساڵی 2016 چوین بۆ گەشتی عومرە ومێ دەکەین خۆی پەروەردگار تەمەن باقی بکات ئینشاءالله لە ڕۆژانی داهاتووش هەمان سەفەر گەشتەکەینەوە ئینشاءالله لە 2016 گەشتێکی عومرەمان کرد لەگەڵ برایەکی بەڕێز و خۆشەویستم نەفەرێک لەوەی جێڕایەوە فەرمووی گەیشتینە ناو بیت دوو چیرۆک بوو یەکیشان ئەگێڕمەوە گەیشتینە ناو بیت معەوەق بوو خەڵکی وڵاتێک بوو لە وڵاتە عەرەبیانە وتی لە لای دەرگای بڵێن لە لای مولتەزەم ئەو شوێنەی دوعاتیا ڕەت ناکرێتەوە وتی لەوێ دەستی کرد بە دوعاکردن بە سەوتی خۆی وتی زۆر بە سەوتێکی بە گوڕوتین هاواری کردوتی ماڵت پێداوم ئەولادت پێداوم هەرچی لەم دنیا من ویستومە پێداوم بەڵام واللهی لە بەیتت ناڕۆمە دەرەوە هەتا بە پێیەکانی خۆم نەڕۆم والله مامۆستا ینی بە شاهیدی ئەو خەڵکە ئەوەی کە بۆ منی جێڕایەوە وتی سبحان الله دوای دوعاکەی ڕاستە و خۆ بە پێیەکانی خۆی هەستایە سەر پێ یەکسەر ینی لەو شوێنەیە ینی یەقینت هەبێ کە خۆی وەڵامت دەداتەوە ئەبێ بەو نیەتەوە دوعاکە هەنی وا دوعا بکەی بڵێ خۆی گەورە ئێستا لێم قبوڵەکە بۆیە جێڕانەوە ئەو چیرۆکە خۆشەویستان ئێمە ماوەمان کەم ماوە ئەوەنەی ئاگدار بین حەزەکەمە گەر مەجال ما بێت کە کۆمەڵێ سنەتمان هەیە و جێبەجێکردنی سنەتی پێغەمبەر سەڵەم و ئازیزان فێری و سنەتانەکەن وەش فێری بن ئینشاءالله ئەگەر ئامادە بێت و کاتمان ما بێت لە خزمەتان نابێت فەرموون بانگ حەزەکات کە کۆمەڵی فەرمودەی پێغەمبەر سەڵەم پێشکەش بکات بە بەڕێز و خۆشەویست مالکی کوڕی دینار وتێکی جوانی هەیە فەرمێت ما تەنەعەمە المتەنەعیمون بمثل ذکر الله تعالى نعمەتێک لە زیکری خوا گەورەتر نییە کە ئینسان هەڵی بشێرە بۆ ژیانی خۆی جا منیش فەرمودەیەکی زۆر مەشهوری پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم پێوترێ سەید الاستیغفار گەورەی استیغفار و تەوبەکردن کە هەموو ڕۆژێ چەند جار ئێمە ئەمە بڵین زۆر و سنەتێکی باشەکە ئەگەر بکرێ بەیانیان سێ جار ئێواران سێ جار بڵین اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت دادا سمية پێت خۆشە ئەو فەرمودەیە پێشکەش بکەین بە جەنابەت هەر ناونیشانە بێ بۆ تۆ چەند خۆشەی سە بڵێم لە ڕۆژی قیامەتە لە ناو گۆڕە لە بەرزەخە ئەم فەرمودەی پێغەمبەر سەڵەم هاویەی تۆیە بۆ ڕۆژی قیامەت ئەو شتێک کە من پێشکەشم کردو بە تۆ توێش قبوڵ کردو بۆ ڕۆژی قیامەت ئینشاءالله پێت باشە حتما کە بە شانازیەوە وەرێگرین ئینشاءالله فەرمودەکە بیستوتە پێشتر بەڵێ الحەمدولله بەڵێ چیت هەیە کە حەز بکەی لەم بەرنامەیە لەم بەربانگەیە پێشکەش بە هەموو ڕۆژوانانی بکەیت بەڵێ گرنگترین شت کە ئێمە موسڵمان بیزانین دەستکردنمانە بە قورآن و فەرموودەوە و پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت تركت فيكم شيئين لن تضلوا بعدهما كتاب الله وسنتي بێگومان دووشتم لە دوای خۆم بە بەجێهێشتون کاگەر ئێوە دەستی پێوە بگرن لە دوای من گومڕا نابن و ئەتانگەێنێتەوە بەخوای پەروەردگار چی و چیە ئەو دووشتە قورآن و فەرموودەکانە الحەمدولله کە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزان و مانگەکانی تریش بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە بەردەوامی خەریکی خوێندنی قورآن و ختم و دەورات و ئەمانە ئەبین ئەبێ بیریشمان نەچێت کە فەرموودەکان گرنگی و تایبەتمەندی خۆیانیان هەیە یەکێکە لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو وەسیەتێک بۆ ئێمە جێهێشتووە کەواتە من لێرەوە توانم بە هەموو بیسەران و بینەران بڵێم کە فەرموودەکان لە یاد نەکەین گرنگیان پێ بتین بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە وەک چۆن کە قورآن ڕاستە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی قورآنە ئەمما ئاگاشمان لە فەرموودەکان بێت.
خۆشەویستانم حەزمانەکە زیاتر لە خزمەتتان نبین بەڵام وەختی بەربانگ هات و مامۆستا محموود زۆر سوپاسی جنابتان دەکەم خۆتان خاوەنی شەکەن و بەڵام خۆی گەورە تۆفیقی مولای گوای ئینشاءالله حەز ناکەین زیاتر کاتان بگرین چونکە خوشکانی بەڕێز لەوانەیە سەر خەریکی ئامادەکردنی خواردن بن و دوایی بە شەڕ و مشکلێ دروست نەکەین لە ماڵەکان بەدەفەتی زانم یەکشت بڵێم ئینشاءالله بینەرمان بن لە ڕۆژانی مانگی پیرۆزی ڕەمەزان کاتژمێر 7 انشاءالله بەرنامەی سەدای زیارینتان پێشکەش دەکرێت لە کەناڵی ئاسمانی انشاءالله دەستان خۆش بێ خوا سەرکەوتوتانکە انشاءالله بینەری هەموو بەرنامەکانمان بن لە کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەتتان نبین هەموو ئێوارانی ئەم کاتانە انشاءالله ئێمە لە خزمەتی وەڕۆزی خۆشەویستە بین بە مەرجەوەی دوعامان بۆ بکەین ئێمەش دوعا بۆ ئێوە عەزیز و خۆشەویستەکەین و بۆ مستافە خۆشەویستەی کەناڵی ئاسمانی پەیام پیشکەن تا بێگەشتنەوەی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته خواتان لەگەڵ ئاسان وافسان شهر رمضان